كثيرة يأخذونها. معلوم بێ لای هەموو لاتان برا بەڕێزەکانم شەڕی چەندین ساڵەی تورک و فارس و عەرەب لەگەڵ ئێمەی کووردا شەڕی کوفر و ئیمان نییە، شەڕی ئیسلام و دین نییە. ئەوان موسڵمان بن و ئێمە کافر، حاشا وەلیللا. ئەمە شەڕی نەتەوایەتی و زمانی کوردیە، ئەمە شەڕی خاک و ئاوە لەگەڵ تۆیە ئەیکات. ئەگینا وەڵڵا من تەحەدا ئەکەم و کەفارەتی سوێنەکەشم نادەم. هیچ نەتەوەیەک و هیچ وڵات و دەوڵەت و گەلێک نییە هێندەی گەلی کورد موسڵمان بێت. هیچ وڵاتێ نابینم بەقەت وڵاتی کوردستان لادیەکان و شارەکان و گوندەکانی مزگەوتی تیا بێت. واللهی لە ناسڕێەوە بیگرە هەتاکم عوزێم تەواوی و شارەکان و لادیەکانی ئەم عێراقە بگەڕێ بەقەت لادیەکانی کوردستان ئاوەدان نییە و مزگەوتی تیا دروست نەکراوە. بۆ من کافر بم ئەو موسڵمان بێت؟ خۆشەویستەکانم ئەمانە بە بەرگی دینەوە شەڕ لەگەڵ ئێمە یاکەن. بۆیە سەرەتای وتارەکەم ودوتم ئاگاتان لێم بێت ئەبێ ئێمە ڕاو نەکرین و گومانمان بۆ دروست نەکرێت. سەدام براکانم معلومی هەموو لایەکە ئەنفالی کردین، یەک لە سوڕەتەکانی قورئانی بەکارهێنا ئەنفال. ئەو نەهات ئەو موسڵمان بێ منێکی کافر داپڵۆسیە و زیندە بەچاڵم کات و کیمیاییم لێدا. ئەمە نییە براکانم. ئەم هات سوڕەتی ئەنفالی بەکارهێنا، بەڵام هەزارەها قورئان و سوڕەتی ئەنفالی کردە ژێر زنجیری دەبا بۆ پۆستاڵەکانیەوە. ئەو هات 4000 مزگەوت و منارەی ڕووخان، ئەو هات مەلا بە عەمامەکەیەوە لە مزگەوتا هەڵەواسرا و عیدام ئەکرا و لە سێدارە ئەدرا. ئەمەی ئێستاش ئەردۆغان ئەیکا براکانم هەمان سیاسەتەکەی سەدامە، هەمان ئەو سیاسەتەیە کەوا سوڕەتی فتح بەکارهێنێ. ئەو ئەنفال ئەم فتح بەڕاستی عیبە دژی میلەتێکی وەکو کوردی موسڵمان سوڕەتی فتح بەکار بێنیت. ئەی بۆ دژی وڵاتەکەی خۆت فتح ناکەی؟ وڵاتێک پڕ لە داوێن پیسید و لە ڕووی جەنابتان، وڵاتێک پڕ لە بێڕەوشتی، وڵاتێک پڕ لە جەدرمە و پیاوکوژی، وڵاتێکەوە عەبڕە العالەم ئێستا موسەرسەلەتەکانی بڵاو ئەبێتەوە. وڵاتەکانی ئەوروپا لە شوێنی خۆیان زۆر جا خراپەکاریان دەست ناکەوێت دێن لە ئەستەمبوڵ و ئەنقەرەیە لێ خراپەکاریەکەن. ئەی بۆ دژی وڵاتەکەی خۆت جارێ فتحی وڵاتەکەی خۆت بکردایە، ئەو کاتە بە هەر حاڵێ بەهاتیتایە فتحی منت بکردایە. خۆشەویستەکانم بۆ ئەوەی کەس نەمان خەڵەتێنێت، هەتاکم ئێستا ئێمە چەوساوەی دەوڵەتی ئیسلامی نەبووینەها براکانم عەبڕە التەئریخ. هەتاکم ئێستا چەوساوەی دەوڵەتێکی موسڵمان نەبووینە. ئەمانەی کەوا شەڕیان لەگەڵ ئێمەیا کردووە، نەتەوە پەرسیان لەگەڵ ئێمەیا کردووە، ئێمەیان کوشتووە، هەموویان وڵاتانی ئەلمانی و ئەحزابی ئەلمانی بوونە. سەدام براکانم وایە لە ئاڵاکەی نووسیبووی لە الله ئەکبەر، بەڵام دژی الله ئەکبەر بوو. پیاوێ بوو حیزب البەعث الاشتراکی، وحدە حریە اشتراکیە، باوەڕی بە هیچ ئەدیانێک نەبوو، باوەڕی بە خودی ئیسلام نەبوو، بەڵام ئیسلامی بەکار ئەهێنا دژی موسڵمانەکان بۆی خەڵکەکە لێ هەڵنەگەڕێتەوە، بۆی ئیعلانی کوفری خۆی ناکرد بە ئاشکرا، بۆی خەڵکانێکی گێل لە دەوری بوون نەوەکوم پەشیمان بنە و چەکی بۆ هەڵنەگرن. ئەمەی ئەردۆغانش هەمان سیاسەتی ئەوە براکانم، ئەو الله ئەکبەری نووسی بوو، ئەمەش وەکو پارتێکی ئیسلامی حیزبێکی ئیسلامی هاتووە دژی کوردی موسڵمان ئەجەنگێت. بەڵام خۆشەویستەکانم ئەگەر ئەم 10 ساڵە لەسەر حکمە و پارتێکی ئیسلامیە لە ئێمە ئەدا، ئەمە ئێمە 10 ساڵە ژێردەسەیوانین براکانم، ئەمە قەت نابێ ئێمە وا تێبگەین. ئەمە درێژە پێدەری سیاسەتی مستەفا کەمال ئەتاتورکە لە ساڵی 1925 کە حکم دەست ئەگرێت ئەچێتە سەر حکم و عوسمانیەکان ئەڕوخێنێ، هەتاکم ئێستا عەلمانیەتە باکووری کوردستانە چەوسێنێتەوە. چێ بوو دەوڵەتی کوردی و کوردی ڕوخان لە 1925 هەر عەلمانیەت نەبوو؟ چێ بوو شێخ سەعیدی پیران و تەواوی شۆڕژگێڕەکان و سەرکردەکانی گرت و دایانی لە پەتی سێدارە هەر عەلمانیەت نەبوو؟ چێ چەندین ساڵە لە باکووری کوردستان لە تورکیا زمانی دایکی نەهێشتووە؟ مسلمان بوو یا ئەتاتورک بوو یا ئەو عەلمانەیە بوو کەوا بەسەر کووردا چەسپێنراوە و مافی دیموکراسیەکەی کەوەی خۆیان ئەڵێ نەدراوە بە کورد؟ ئەوە کێیە کلتور و کەلەپوری کوردی نەهێشتووە لە باکوور چەندین ساڵە؟ عەلمانیەت بووە یا ئیسلام بووە؟ بۆی براکانم نەخەڵەتین، شەڕی چەندین ساڵەی تورک و عەرەب و فورس لەگەڵ ئێمەیە
شەڕی ئیسلام و کوفر نەبووە، شەڕی نەتەوایەتی بووە و ئەوەش بزانن ئێمە چەوساوەی دەسی عەلمانیەتی نەک موسڵمان و نەک ئیسلام. چونکەم ئەوەی ئەوان بە بەرامبەر بە ئێمەی کوردی ئەکەن دیارە هەتا ئێستا مسلمان بوون یا غەیرە مسلمان.